ڕاستیدا دوای شەهیدکردنی شەیژینا و ئەوەی کە کاربەرستانی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی زۆر جنایەتکارانە و درەوندانە ژینایان شەهید کرد ئەو سەرهەڵدانە ڕوویدا بە ئێمە بگەڕینەوە بۆ مێژوو لە 43 ساڵی حکومداری کۆماری ئیسلامیە بەردەوام هەموو ڕۆژێ ئەم شێوە مەعامڵەکردن لەگەڵ خەڵکە لە ئێران و لە ڕۆژهەڵات بەگشتی و بەتایبەتی نمونەی بووە. ئەم سەرهەڵدانە کە ئێستا ئێمە چاوی لەکەین لە دەرەنجامی 43 ساڵ تووڕەیی خەڵکە لە کاربەرستانی کۆماری ئیسلامی 43 ساڵ ئەدامکردن لە سێدارەدان 43 ساڵ کوشتن و ئازار و ئەشکردندانی خەڵکی ئێرانە بۆیە کوشتنی ژینا لەلایەن کاربەدەستانی ئیسلامی بووە هۆی جەرەقلێدانێک بۆ خەڵکی ناڕازی لەم حکوومەتە خەڵکی تووڕە لەم حکوومەتە بێنە سەر شەقامەکان وەکو بنەماڵە ئێمە خوشحاڵین کە ژینا وەکو سمبولێک وەکو هێمایەک بوو بەوەی کە ئەم جەرەقە لێ بدرێت لە ئێران و لە ڕۆژهەڵاتە بۆی کە خەڵکی چەساوە بۆی کە ئەو خەڵکەی لەژێر ئازار و گوشاری کۆماری ئیسلامیان ئەو شتێک کە ئەیان هەوێ ئەو شتێکە حەقی خۆیانە دەستی پێپیاکەن و ئێستش خەباتی بۆ بکەن ئێمە بۆ نمونە چەندین جار ئێمە ژنان و کچانی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامی و درانەتە بەر هێرش و کوشتن و ئازار و ئەشکەنجە و لە سێدارەدان چەندین دانە شەهید لەم ڕێگا درراوە بۆیە ژینایش یەکێک لەو کچانەیە کە بووەتە هۆی ئەوەی کە ئەم خەڵکە ئێستا لەسەر شەقامەکان من وەکو بنەماڵە جێگەی شانازیە بۆمان و ئێمە هیوادارین ئەو خوێنانەی کە تا ئێستا ڕژاوە تا گەیشتن بە ئامانجی ئەو خەڵکە بە ئامانجگەیشتنی ئەو خەباتە کە دەستی پێکردوە بە کۆتایی بێت لە یەکەم ڕۆژی دوایەوەی کە گیانبەختکردنی ژینا ئێمە لەلایەن کاربەستانی کۆماری ئیسلامی و هەردەم گوشار و فشار لەسەر بنەماڵی ژینا بەتایبەت دایک و باب و برای ژینا بووە بۆەوەی کە یان هیویست تەرمەکەی بە شێوەیەکی نهێنی دوور لە چای خەڵک بنێژن دوایەوە ویست ئەو سەرهەڵدان و ئەو ناڕزایەتی لەلایەن خەڵکی خۆشایی سەقزەوە ئەنجام نەدرریە دوای ئەوەی کە بەرەو چلەی ماتەمەینیژی ناڕۆشتین کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە چەند ڕۆژ پێشەوە هەوڵیاندا کە خەڵکەکە وا تێبگەێنن کە هیچ ماتەمەند چلەیەک ناگیریە بۆ ژینا و شتەکە ئێورکەنەوە و بەڵام خەڵکی قارەمانی شاری سەقز بە خۆشحاڵیەوە بەشدار بوون لە چلەی ماتەمەینیەوە نوعێ کاردانەوەی زۆر باشیان دژی کۆماری ئیسلامی نیشاندا. گوشارەکان تا ئێستش بەرداوە تا ئێستش کە من لەگەڵ ێوە قساکەم گوشارەکان لەسەر دایک و باب و برای ئەشکان برای بەردەوامە شێوەی هاتوو چۆکنیان لەژێر چاودێری کاربەدەستانی کۆماری ئیسلامی بەتایبەت وەزارەتی اطلاعات و سوپای پاسدارانی شاری سەقزایە شێوەی هەڕەشەکردن کە نابێت لەگەڵ هیچ لایەنێک نابێت لەگەڵ هیچ گۆڤار و ڕۆژنامەیەکی دەرەوەی ئێران ناوتوێشکن و ڕاستیەکان نابێ بەیانکەن بووە بەردەوام بۆ نمونە ئەوەی کە من ئەمەوێ بە خۆشحاڵی و باسی کەم بەرخۆدان و قارەمانەتی بنەماڵی ژینە دایک و بابی ژینایەکە تا ئێستەیش ئیزنیان نەدا بە کۆماری ئیسلامی بە کامێراکانی سدا و سیمای کۆماری ئیسلامی چێتە ماڵیان وتوێژیان لەگەڵاکە کە لەلایەن کۆماری ئیسلامی زیاترین زەختیان لەسەر بوو بۆی کە بیان هێرنە بەر تەلەڤیزیۆن پیان بڵێن کە کچی ئێمە نەخۆش بووە و خۆی گیانی بەخت کردووە بەڵام بە خۆشحاڵی و بنەماڵە لە بەرامبەر ئەو داواکاری کۆماری ئیسلامی تا ئێستش بەرخۆدانیان کردووە و ئازارە و هینەکە هەر بەردەوامە هەڕەشەکان هەیە ئەوە شتێکی ڕاست بەمەوە بزانین شتێک کە ڕاست بە هیچ کەسێت ناتوانێت بیشارێتەوە ژینای ڕاحمەتی لە منداڵیە ئەگەریش ئەمەلیاتێکی کرد بێتەوە لە ئەمەلیاتە بوو ئەو 22 ساڵ تەمەنی بوو کاتێک کە شەهید کرا لەلایەن کۆماری ئیسلامیەوە تەواوی بەڵگە پزیشکیەکان هەیە بەردەستە بەڵام کاربەدەستانی ئیسلامی بۆچی بڵاوی ناکەنەوە ئەو دوکتۆری کە ژینای ئەمەلیات کردووە ئێستا لە بەردەستە بۆچی ناچن وتوێژی لەگەڵاکەن ئەو کاتە ژینێک لە لای چاویە بووە گوایە ئەمەلی کردووە و هیچ ئازار و هینێکینەوە و کچە 22 ساڵ لە تەمەنی 4 ساڵیە ئەگەر هەڵەنم لە تەمەنی 4 ساڵ ئەمەلیاتی کرێ نزیک 17 ساڵ ژیانی کردووە تەواوی بەڵگەکانی دادوەری و پزیشکی لە بەردەستە تەواوی ئەو شتانی کە بابی وتوێتی تا بەردەوام ڕەتی کردوێتەوە توێتی کچی من هیچ کێشێک ئەوە سناریۆسازی و پرۆپاگەندەی کۆماری ئیسلامیە بۆ ڕاستیەکان وەلا ڕێ بخە بۆی کە نەوعی تمشاکنی خەڵکەکە لە بابەتەکە دوور خاتەوە بۆی کە وانیشان بە خۆیان بێگوناح بوون و ژیان لە سەری نەخۆشی و کۆچی دوایی کرد بەڵام ئەوەی کە ڕاستی بێ کۆماری ئیسلامی جنایەتێکی دژی مرۆڤایەتی ئەنجامدا و کچێکی ئەو ئێران و کچێکی ڕۆژهەڵاتی کوردستانی کوشتووە
و ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێمە ڕەتیەکەینەوە و ژینای ئێمە هیچ کێشەیەکی تایبەتی پزیشکی نەبوو. تایبەت بە شەی ژینە ئەوەی کە توانم پێتان بڵێم شەی ژینە لە پی خۆش بوو لە بواری ئابووری و کەسێکی سربەخۆ بێ. بۆ نمونە لەم دوایانەیشا لە شاری سەقز دوکانێکی جلوبەرگی دانا بوو کە لەوێ کاریە کرد و ئیشیە کرد کەسێک نەبوو چونکە بە تەمە هۆیەوەی کە تەمەنی 22 ساڵان بوو تا ئەو تەمەنەکە گەیشت بوو هەر بەردەوام خەریکی خوێندن بوو لەم دوایانەشا لە بەشی زانکۆی ورمێ لە بەشی یاسا وەرگیرا بوو کە قسمت نەبوو چێت بە خوێندرێت دوایەوەی کە کوشتیانی نەبوو بەوەی کە چێ بخوێنەوە درێژە بخوێنە پی خۆش بوو خوێندن بێ کچێک بوو حەزی لە ئازادی بوو ئازادیەکی تاکە کەسی بۆ خۆی لە بوارەوە کە ساحەوی بڕیاردانی خۆی بێ ینی پی خۆش بوو بەردەوام لە ناو خەڵکا بێ هەمیشە کچێکی دەم پێکەنین بوو و بیری ئێمە چونکە کاربەرسانی کۆماری ئیسلامی زۆر جار هەوڵیان داوە سیناکەن بە سیاسی هەوڵیان داوە کە کەیسی ژینە چەسببی لەکەنەوە بە لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و وانیشانی دەن کە ئەمە کەسێکی سیاسی بوو بەڵام ژینا کەسێکی سیاسی نەبوو بەڵام لە نەوعی بیرکردنەوەکەوەکو هەزاران کچ و هەزاران شێرەژنی ئەم ڕۆژهەڵات و ئێران بەگشتی کچێکی ئازا بوو هەردەم لە خەباتە بوو پیخۆش بوو نەوعی بیرکردنەوەی خۆی بدرکێنێ و ئەو شتێک کە لە مێشکیا بوو پیخۆش بوو ئەنجامی بە ئەوە نەبوو کە کچێک بێ داخراو بێت وەکو ئەوەی کە نەتوانێت هیچ قسەیەکە لە ناو بنەماڵە ساحەی بڕیاری خۆی بوو و کەسێک بوو کە لە بواری تایبەتی ئابووری و پی خۆش بوو سربەخۆ بێ بە خۆشحاڵی و ئەم جیلە تازە کە ئێستا ئێمە شایدیانین هەروەک بینین دژی کاربەدەستانی کۆماری ئیسلامی بوونەتەوە بە گوێرەی ئەوەی کە یەکێک لە کاربەدەستانی گەورەی کۆماری ئیسلامی ئەڵێ ئەو کەسانی کە لێپرسینەوە لەگەڵ ئەو کەسانە کە دەست بەسەر بوون ئەکەن لە قسەیان تێ ناگەین ژینای شوا بوو کەسێک بوو کە پی خۆش بوو ئەو شتێک کە لە مشکایەتی پیادەی کات لە نەزەری ئەوەی کە فەرمووی ئێوە ئاشنایی بوو لەگەڵ دروشمی ژنجیان ئازادی ئەو ئاشنایەکی وای نەبوو کە ئەو دروشمە لە کیۆ سەری هەڵداوە چۆن سەری هەڵداوە ناچونکە بەداخەوە کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئیزنی ئەو شتیان نەداوە نە لە خوێندنگانە لە زانکۆوەکان بەڵام هەرەوەتان نتوان پێبێژم کچێک کە عاشقی سەمای کوردی بێت لە بۆنەکانە بەجلی کوردیەوە بەشدار بێت هەردەم پی خۆش بێ لە بۆنەکانە سەماکات و ئەو دوانی کە ئێمە دیومانە وەختی ئەو ئاوا هەڵەپەڕێەوە نیشانەدا کچێکە کە بیری ئازادی هەمیشە لە مێشکیا بووە و لە خولیادا بووە پێشەوە من لە ڕۆژهەڵاتی کوردستان بێمە دەرەوە بەهۆی ئەو هەڕەشە و گوشارانی کە کاربەدەستانی کۆماری ئیسلامی لەسەر من بوویان کە تا ئێستش بەردەوامە ساڵێک پێشەوە من ژینای ڕەحمەتیم لە ماڵی دایەخان ماندی دایکی دایکم لە کۆبوونەوە مێمانیە کە ئێمە لە دەوری یەک خڕ بووینەوە من لەوێ دیمەوە ئەوە ئاخرین دیدار و کۆتا دیدار بوو کە لەگەڵ ژینای ڕەحمەتی یادیم بەداخەوە دوایەوەتر من نەمتوانی چێت ئەو کات لە گرتوخانی شاری سەقز دەست بەسەر بووم لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆ هەی ئەو بار ئەوشکی کاری سیاسیانەکە ئەنجامەدا دوای ئازادبوونی من وەکو چاوپێکەوتنی ئەمە هەمومان عایلە لە ماڵی دایەخانم من کۆ بووینەوە و بۆ چاوپێکەوتنی من هاتبوون بنەماڵی ئێمە بە گشتی ئەیانزانی ئەو شتە لە ئەو نەوعی بیرکردنەوەی من چۆنە من چۆن بیرەکەمەوە بەڵام ئەوەی کە بیزانێ من ئەمەوێ بێمە دەرەوە نا بەڵام ئەو کۆبوونەوەمان فقط بۆ چاور پێکەوتن و دیدارش دووبارەکردنەوە بوو لەگەڵ بنەماڵە کە ساز کرابوو بەداخەوە هەر لەو هینەیشا کچێک بوو کە هەر بەردەم پێیەکەنی ینی هاتوو چۆیە کرد ئێستا ئێستش سیمای پێکەنینەکەی هەر لە بەرشامە ئەوەی کە زۆر تایبەت بوو کچێکی یەکجار بە تااقەت بوو ینی کچێ بوو کە هەگەر شتێکیش ئازاری دایێت نێ درکاند و ئەی کردە ینی وای لەگەڵ مەعامڵا کرد کە کەسێک ناڕەحەت نەکات بەڵکو خۆی ناڕەحەتە کرد بۆەوە کەسی تر ناڕەحەت نەبێ ئەو یەکێک لە تایبەتمەندیەکانی بوو و بەردەوام پی خۆش بوو لە ناو کەسەکان نابدەم بە پێکەنین بێ بۆیە من لە بیرم نایە لە 22 ساڵ تەمەنی شەی ژینە کەسێک لە شەی ژینە ناڕەحەت بوو بێ کچێ بوو پی خۆش بوو هەمیشە لە ناو کۆمەڵگا بێ هەمیشە لە ناو بنەماڵە بێ ئەو شتێک کە بۆ خۆی پی خۆش بوو بەدەستی بێنێ بۆ خەڵکەکەیش پی خۆش بەوشتە بێ ینی کچێ بوو کە هەر پی خۆش و هەمیشە پێکەنی خۆشی بێ لە ناو ژیانیا چ بۆ خۆی چ بێ و دەوروبەرەکەی و بە تااقەت بوونەکەی خاڵێکی یەکجار سەرنجڕاکێش بوو بەڕاستی کچێکی بە تااقەت بوو ئەوەی ڕاستی بێ ئێمە یەکەم جار بنەماڵە داواکاری یەکشتیان کرد ڕاستی ڕووداوەکە بۆ خەڵک باسکەن
ئەو کەسانی کە دەستیان بووە لەم جنایەتە بۆ خەڵک بناسرێن و بە سزای خۆیان بگەن. بەڵام کە کاربەردەستانی کۆماری ئیسلامی لە بەرابەر ئەم داخوازەی بنەماڵە بەرگریان کرد و هیچ کارێکیان بۆ نەکرد، ئێستا بنەماڵە ئەڵێن هەتا گەیشتن بەوەی کە ئێمە بزانین خوێنی کچەکەمان چۆن ڕژاوە و بۆچی ڕژاوە لە سەر خاستی خۆمان هەیە وە بەرخۆدانەکەین. بۆ نمونە براکەی لە چەندانە وتوێژە وتو بووی هەر لە ناو ئینستاگرام و شتەی خۆشی بڵاوی کردبووە کە هیچ کات بێدەنگ نابێت تاوی کە بزانێکی ئەو کارێ جەنجامە کە وەختێ بۆیان سەلمان کە کۆماری ئیسلامی بەکەری سەرەکی ئەو شتەیە ئێستا و ئێستەیش لە بەرامبەر کاربەستانی کۆماری ئیسلامی بەرخۆدانیان کردووە. بۆ نمونە بەشی ئەمنیەتی مەجلسی کۆماری ئیسلامی داوەتیان کردووە لە بابی ژینا کە بەشدار بێت لە کۆبوونەوەیەکیانە کە بە خۆشحاڵیەوە بابی ئەو داوەتکردنەوەی ڕەت کردەوە وتە بووی ئێوە بێن بەکەرانی ئەو کارە قیزەونە بۆ ئێمە بناسێنن چاو کات ئێمەش بۆ بەڵام ئەوەی کە ئێستا بەردەوامە خۆ پێشاندانەکە بنەماڵش پشتیوانی لێکن بۆی کە ئەمڕۆ ژینایە سبحە ژینەهایەکی ترە ئێمە زین دوای شەید ژینە چەندین لە ڕۆژهەڵات و لێرانە دوای و کارە بەدەستی کاربەستانی کۆماری ئیسلامی کوژراون و بنەماڵە بەردەوام حمایەتەکەن لەو خۆ پێشاندانە بەڵام کاربەستانی ئێرانیان هەوێ شتەکە بەلا ڕایبرن. ئەوەڕۆکی تەلەفۆنەکە شتێکی زۆر سادە بوو فقط بۆ خڵەتانی کۆمەڵگای ئێران و کوردستان بەگشتی بوو چونکە ئەو کات برایمی ڕێسی لە کۆبوونەی نەتەوەی گرتەکان بوو لە سازمانی ملل ئەیزانین کە دۆخی ئێران خەریکە تاقێتەوە بۆی کە شتەکە هێور کاتۆ پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ بابی ئاساس کرد بوو داوای کردبوو کە داوا لە خەڵکەکە کا هەیە من بن وتەوی ژینام وەکو کچی خۆم خۆشەوێت و بەدڵنیایی و بە دوواداچوون بۆ کەیسەکەکەین کە بابیشی لە ئاخرین وتوێژیا وتە بووی فقط تەلەفۆنەکەی کرد ئینا هیچ بە دوواداچوونێک بۆ کەیسی ژینە لەلایەن سەر کۆماری ئیسلامیەوە نەکرا و فقط پرۆپاگەندەیەک بوو بۆی کە کامێراکانی دنیا بێژن سەر و کۆماری ئیسلامی پەیوەندی بە عایلەوە گرۆ داوای لێبوردنی کرد بەڵام نە داوای لێبوردنی کردبوو و نەت بە دوواداچوونیش بۆ کەیسەکە کرا بەڵام شتەکان بە درۆ خستە و وایان نیشاندا بە کۆمەڵگای جیهانی و ئێرانی وایان گەرەک بوو نیشان بن کە ژینا خۆی کۆچی دوایی کردووە و کۆماری ئیسلامی دەستی نەبووە لە کوشتنیەوە.